سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ ئازیزانی من، هیوادارم نوێژ و ڕۆژ و تاعەتی هەموو لای قبول بوو بێت. بەخشینی بەخشندەی وەکو پیشەی هەمیشەی بەردەوامە لە ئاوەدانکردنەوەی ماڵەکان بێگومان بە هاوکاری خێرخوازە بەڕێزەکان. ئەمڕۆ لە سەرەتای مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەستگای خێرخوازی بەخشین هەستاوە بە ئامادەکردنی سەبەتەی خۆراکی بۆ خێزانە کەم دەرامەت و هەژارەکان. هەر بۆیەش خێرخوازانی بەڕێز داواتان لێ دەکەین هاوکاری و بەخشینەکانتان بگەێنە دەستگای خێرخوازی بەخشین تاکو و زۆرترین خێزان سوودمەند بن لە بەخشینەکانتان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا و ببێتە ئاوەدانیەک بۆ سەرسفرە و خوانی ماڵەکان. و ئەمڕۆژ وەکو دەبینن ئەو خێزانانە بە جۆش و خرۆشێکی زۆرەوە هاتوون تاکو ئەو سەبەتە خۆراکیانێکی ئێوەی بەخشەر دابینتان کردووە وەری بگرن. ئەکرێت پێمان بڵێن ڕێکاری دابەشکردنی ئەم سەبەتە خۆراکیانە لە دەستگای خێرخوازی بەخشینەوە چۆن چۆنیە؟ بەڵێ لە درێژەی کارچارەکانی دەستگای خێرخوازی بەخشین بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان وەکو یەکەمین هەنگاو دابەشکردنی سەبەتە خۆراکمان ئەنجامدا لە شاری سلێمانی بۆ 200 عائیلە کە لە خۆیەگرێتەوە لە فەقیر یاسایی و هەژار و بێباوک و نەخۆش و تا ڕادەیە کە مەدامیش تێدایە. بەڵێ ئێوە چ پێوەرێکتان دیاری کردووە بۆی ئەو کەسانە ئەتوانن ئەم سەبەتە خۆراکیانە وەربگرن لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە؟ ئایا خۆیان پێشووتر ناویان هەیە لە لای ئێوە یانیش هەر کەسێکی کە ئەتوانێت ئەم سەبەتە خۆراکیانە وەربگرێت؟ بە هەردوو پێوەرەکەیە هەندێکیان سەردانمانەکەن و دوایی لیژنەی تەحقیقمانیە سەردانیانەکە بۆ ئەو پێوەرانی تیاوێت کە بۆ نمونە کرێکی بێ هەژار بێ نەخۆش بێ و بێ باوک بێ لە جیلی ئەوە بێت کە کەم دەرامەتە ئێمە ناویان تۆمارەکەین وەکوتم لیژنەیەکمانیە سەردانیانەکە و لە مناسبەیەکی ئەوە کۆیانەکەین و هاوکارێکە دابەشەکەین بەسەریان. زۆر باشە، دەستان خۆش بێ. ئەی داواکاری چیتان هەیە لە خێرخوازان و کەسانی خاوەن دەوڵەمەند بۆ ئەوەی کەوا بتوانن هاوکاری زیاتر بکەن، دەستگیرۆی کەسانی هەژار و کەم دەرامەت بکەن تا ئێوەش بتوانن زیاتر ئەم کەسانە بەسەر بکەنەوە؟ ئەمە تەبعاً سوپاسی خێرخوازانەکەین کە هەموو ساڵێک هاتوون بەردەمانەوە لە کاتی ئەنجامدانی پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین چ بۆ ڕەمەزان و بێت چ بۆ هەر پرۆژەی کە بوو بێ ئەوان سەردانی ئێمەیان کردو و هاوکاریان داناوە ئێمە بەردەوام سوپاسمان کردوون و پێزانینمان هەیە گەر ئەوان نەبن ئێمە ناتوانین پرۆژانە ئەنجام دێ و ئێمە پێزانینمان هەیە کە ئێمە ناوێکە نووسین و تەکلیفیان لەکەین دێن بەردەمانەوە و تەواو سوپاسگوزاری ئەوانین کە زەکاتی ماڵی خۆیان دەنە دەستگای خێرخوازی بەخشین ئێمەش بە ئامانەتەوە بەم شێوازە دابەشێکین بەسەریاندا. سەلام دەگیان بەخێر بێ. خۆش بێ خۆسپاست. ئەمڕۆ هاتوون بۆ ئەوەی کەوا هاوکارەکانی دەستگای خێرخوازی بەخشین وەربگرن. دەستگای خێرخوازی بەخشین هەموو ساڵێک بەردەوام ئێوە سوودمەند بوون لە بەخشین هاوکارەکانیان؟ ناوا بێ خۆرەگەڵیەوەیە بڵێ. ئەم سەبەتە خۆراکیانە بۆ ئێوە لە ڕەمەزانە تا چەندێک پێویستە و هاوکاریە بۆ ئێوە؟ وڵاتی ماڵیان ناوا بێ خۆرەگەڵ ئەو پڕی بەشی ڕەمەزان کەونێکە. زۆر باشە، ینی لە ڕەمەزانە هاوکاریەکی زۆر باشە بۆ. بەڵێ ئەی داواکاری چیتانێ لە خێرخوازان؟ ماڵیان ناوا بێ لەگەڵ کە سوکاریەوەیە خێریان بنووسی و ماڵیان ناوا بێ زۆر سپاس. زۆر سپاس بڵێوەش دەستی چاو خۆش. سەلام عەلەیکم، باشی دادەگەن. زۆر سپاس، یاخوا بەخێر بێ ئەمڕۆ. ئەم سەبەتە خۆراکیانی کە لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە ئامادەکرێ بۆ ئێوەی بەڕێز تا چەند سوود بە ئێوە ئەگەێنێت؟ بێگومان سوودێکی یەکجار بێماگەێنێت، جێگەیەکمان بۆ پڕەکاتەوە و زۆر سپاسیانەکەم. هیوادارم نمونەیان زۆر بێ بەردەوام بن لەسەر ئەم کارانە. چەنەها کەس یعنی لەم شارە لە شارەکانی تر بەبوونی ئەمانەوە سوودمەند دەبن. ئێستا من بەتایبەتی خۆم هاتووم کە ئێمە بێ باوکین، برێکی نەخۆشمانێ، مناڵێکی بچووکی بێ باوکیشمان هەیە لێرە ناومان نووسێ و ئیتر هەر جارە سەبەتەی خۆراکی بێ هاوکارێ بێ ئەمان یارمەتیمانەدەن و دەستخۆشیان لێکەین. بەڵێ داواکاری چێ لە خێرخوازان بۆی کە بتوانێت زیاتر هاوکارەکانیان بگەنە دەستگای خێرخوازی بەخشین و بە ئێوەی بگەێنن؟ وەڵایی من داوام لە هەموو سەرمایه‌دارێک
هەیە لەو کەسانەی کە ئەبەخشن بەم دەستگای ببەخشن لە دەستێکی زۆر پاکایە هەموو کەسەکان وەکو یەک وەرێگرن و بە کەسی شیا و شایستەیە دەن چکە دێن لێ کۆڵنەوە بزانام ئەم کەسانە شایستەی ئەمەنیان نا بە داواکارم لەو سەرمادارانە هەرچێکیان هەیە ڕادستی ئەم دەستگایەکەن و ئیشەڵا خێرەکەیان گەیشتووە. زۆر سپاس ئینشاءالله سوودی لێ ببین و ببێتە ئەوەی کەوە هاوکاری زیاترتان بۆ بێت. بەخێر بێ مامەگیان. سپاس دەکەم خوشکی بەرز. یاخوا بەخێر بێ ئەمڕۆ هاتووی بۆ ئەوەی کەوا سەبەتەی خێرخوازیەکەی دەستگای خێرخوازی بەخشین وەربگری. ئەم هاوکاریانە تا چەند دەتوانێت سوود بە ئێوە بگەێنێت و پێویستەکان تا پڕ بکاتەوە. وڵا بەرە دەستان خۆش بێ ماتەنەوە بێ و خۆی گەورە جزاتان بە دنیا و لە قیامەتە ئینشاءالله خۆی گەورە پاش خێر بات. خێرتان باتەوە. مەمنون. بەڕاستی هاوکاریکی چاکە هەموو کات هاوکارن و خۆیگە هاوکاریان بە دنیا و لە قیامەتە ئینشاءالله. هیوادارم سەرکەوتن بن ئینشاءالله دنیا و لە قیامەت. زۆر سپاس مەمنون. خۆی گەورە موفقتان کە و سپاستان دەکەم. حەز ئەکەن کە ئەوە ئەم جۆرە پرۆژانە بەردەوام بێت بۆ ئەوەی کە ئێوە سودمەند بن. ئەرە وەڵا بۆ فەقیر زۆرە وەڵا. زۆر باشە؟ ئەرە وەڵا زۆر بۆ فەقیر زۆرە. بەڵێ. وەڵا دینارێکیش بێ بۆ فەقیر زۆرە. بێگومان. خۆی گەورە موفقتان کە و خۆی گەورە قابوت هەموو کە دنیا و لە قیامەت. ئەی داواکاریتان چییە لە خێرخوازان بۆ ئەوەی کەوا بتوانن بەخشینەکانیان بگەێنە دەستگای خێرخوازی بەخشین و بۆ ئەوەی کەوا ئێوە زیاتر سوودمەند بن؟ وەڵا ئینشاءالله هەرچی بکەن بەزای ناچێت هەرچی بۆ خوا بکەن بەزای ناچێت. ئەوەی لە توانای بێت ئەوەی لە توانای هەبێت یعنی قسووی ناکە ئینشاءالله بەخوای گەورە هەرچی بکات زەرەر ناکە ئینشاءالله. میگە خۆی گەورە پاداش بە دنیا و لە قیامەت پاداش تێداتەوە ئینشاءالله. ئەی چیتان هەیە بۆ دەستگای خێرخوازی بەخشین؟ واللهی بەس هیوایم سەرکەوتن و موفق بن ئینشاءالله و هیوایە ئیتر سپاستان دەکەم. دەستە خۆش بێ. بەنسبەتی ئەم خێرخوازیەوانە ئێمە دەستخۆشی لە هەموو ئەو بەڕێزانەکەین کەەوە عەزیەتێکی زۆریان کێشاوە بۆ ئەوەی کەەوە ئەم شتانەیان کۆ کردوتەوانێ ئێمە داوای لێبوردنیان لەیەکەین کەەوە عەزیەتیشیان دێن بەڵام ئەو کاتەش کەوان ئیشەکەکەن ئەمەش پاداشتەکەی لای خوای گەورەیە هیچ ئەوە لای عەبد نییە چونکە ئەگە بەتەمە من بێ پاداشتی بەمەوانەیە پاداشتەکەی ئەوە نییە کە لەلایەن منەوانە شتێکی وابێ بەڵام لای خوای گەورە ئەوەی هەیەکەوە خوای گەورە لە چەندەها شوێن باسی کردووەکەەوە یەک بەدە یەک بە 700 خێریان دەدات و پاداشتیان داداتوانێت جا ئێمەش لێرەوانێ دەستخۆشی لە هەموو ئەو برا بە ڕێزانەکەن کەەوە هەستاوم بەم کارە پیرۆزە کە ئەو هەموو فەقیر و دڵخۆشیان کردوون بەم ڕەمەزانەیە ئێمە داوای لێبر نەکەنیتر نازانم چیکە نا خۆی گەورە بمانبورێ و ئەمە ئەرکی سەرشانی ئێمێکەوە بتوانین هاوکاریکی کەمی ئێوە بکەین ئەم تا چەند دڵخۆشتانەکە ئەم جۆرە پرۆژانە بۆ ئەوەی کەەوە هاوکارێک بێ بۆ ئێوە. وڵایەترەوە دڵخۆشکەرە بۆ فەقیرانێکەوە هیچ شتێک شک ناباکە ئەمڕۆ بە بۆنەی شتێکی ئەوانێ ماوەیەک پێ ئەڕوا بڕێوانە ژیانی پێ سۆگەرەکە مناڵەکانی پێ دڵخۆشەکە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەیەکەوە کۆمەڵێکی زۆر بە بۆنێ ئەم خواردنەوانێکەوە ئیسفادەی لێ بکات و ئیشەڵا ببێتە مای خێر بۆ هەموو موسڵمانان. بەخێر بەیاخوا ئەکرێ پێمان بڵێ ئەم سەبەتە خۆراکیانی کە ئەمڕۆ لێرە دەستگای خێرخوازی بەخشین دابەشێکا بۆم خێزانانە تا چەند سوودیان پێگەێنێ؟ زۆر وەڵا هیوادارم بەردەوام بن چکە هەیە کرێچیە هەیە نەبووە مەعاژ نییە و گوزەرانی خەڵک زۆر خراپە لە مانگی ڕەمەزانە بەجددی زۆر هیوادارم بەردەوام بن لەسەری. بەڵێ پێویستەکانیان پڕکاتە بۆ مانگی زۆر ئەرەوەڵا زۆر ینی ئاوەدانیەکە بۆ ماڵەکان زۆر ئەرەوەڵا زۆر باشە. ئەی داواکاری وچێ لە خێرخوازان بۆی ئەوە بەردەوام سەبەتەی خۆراکی و هاوکاری زیاتر بگەێنە دەستی دەستگای خێرخوازی بەخشین و تا بەسەر ئەم کەسانەیەدا بێت. وڵای هیوادارم بەردەوام بن چکە خەڵکێکی زۆرمان هەیە نەبوومان زۆر هەیە خۆ دەزانی خەڵک زۆر پێویستی بەمەیە. بەڵێ هیوادارم هەمووی بەردەوام بێت هاوکاری بکەن بەپی توانای خوان بەپی گیرفانی خوان دەرێک کەسێ لە ماڵی خۆ شتێک بنێرێت بۆ ئەم خەڵکە گوناحن بەجددی. بێگومان چیتان هەیە بۆ دەستگای خێرخوازی بەخشین؟ هیوادارم بەردەوام و هیوای سەرکەوتنیان بۆ خوازم.
خوا جزای خەری هەموو لایەباتەوە ئینشەڵڵا. دایگیان بەخێر بێ بە قوربانی چاو جوانەکان دەستە ماچەکەم هەرچی هەناسەکەم دەستن ماچەکە قوربانم حەجم نییە پێم بڵێ ئەمڕۆ هاتی بۆ ئێرە چۆن هاتی و سەبەتی خۆراکی وەربگری والله بە خێرخواڵی گرتو بەڵێ خێرخوایەکەی گرتم لە ڕێگەی یعنی خەرخواستۆی ئەرێ گەیاندۆتە وەڵا. ئێرە بەڵێ ئەو سارانەوەی گەدێن دیاتەکەن بەڵێ بەڵێ ئەسەم سەبەتی خۆراکی کە وەریەگری پێویستەکانی تۆ پڕکاتەوە لە ماڵەوە بەس زیاد بێ شکرم بێ شکرن شکرم بێ بەڵێ بەس زیاد بێ خوا ڕزقیاندا و خوای چەندیان بەخشیوە سەدوەندام سەدەم بارێ بەڵێ ئەنجا منی پیاوەکەم دایبی دەکەم مەسرەفی دەبێ بەڵێ گوزەرانم باش نییە کار پارەی کارەمان واتێتەوە و دەسەڵاتم نەبیدن ڕاستەکەی انشاءڵا خی گەورە ئەم بەخشینە بەردەوام کات و ئێوە بتوانن ئیسپادەی لێ بکەن خۆشم نەخۆشم خۆ قەچقڵم ببینی تابانی خەونی بێ پارچێ بڕ ڕاستەکەی انشاءڵا باشە بن قوربانت لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە ئێمە هەرچیمان پێ بکرێ بۆ ئێوە ئەیکەین و هەوڵ ئەدەین هاوکاری ئێوە بین بەپی توانە و ئەو هاوکاریانی کەەوە خێرخوازان ئەیگەێنە دەستی ئێمە دەستە ماچەکەم داگەن قوربانتم تەواو وانەکە پێم بڵێ داواکاری چییە لە خێرخوازان داواکاری مەیەگەن ئەگەر بیان بێ و گەها بێ دەستێکم دەشکە پیا پێ بەخێ بکەن بەڵێ هاوکاری بکەن دەستە خۆش بێ و لە شستاق بێ ئینشاءڵڵا ئەم هاوکاریە بتوانێت پێویستەکانی ئێوە پڕکاتەوە. ئازیزانی من وەکو دەزانن دەستگای خێرخوازی بەخشین بەم شێوەیە بەردەوامە لە هاوکاری و بەخشینەکان بۆ خێزانە هەژار و کەم دەرامەتەکان داوا لە ئێوەی بەڕێزیش دەکەین هاوکاری و بەخشینەکانتان بگێنە دەستگای خێرخوازی بەخشین تاکو هاوکاری ئەم خێزانانە بکەن لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزانی پیرۆزدا ببنە خێر و بەرەکەت بۆ هەژاران ببەخشن تاکو بەخشین بەردەوام بێ خواتان لەگەڵ.